هیوادارم ئەم قسەی تۆ ببەوەی کە ئیتر چیتر ساڵی زیانی بەکارنێنێ و کوردێکە بەکار بێت. بەڵێ پەیامی من ئەوەیە کە هیوادارم هەموو ساڵێک ئەمە نەبێ بە شتێکی ڕۆتین بڵین هیوادارین ئەم جەژنە ببێتەوەی کۆتایی هێنان بە ناکۆکەکان. هیوادارم بنەبڕ بکرێ بەڕاستی چونکە کورد گوناحە میلەتێکی قەومێکی گوناح بووین ئەناڵێنین چەندەها ساڵە بەدەست حکومەتە جۆر بە جۆرەکانەوە. هیوادارم ئەمەش ببێتە هۆی کۆتایی هێنانی مژدێکی خۆش بدرێ بەگوێی ئەم خەڵکەیە چووکە بەڕاستی کورتی هیلاکە کورد ماندووە لەم هەموو نەهامەتی کە ئێمە بینیومان و چەشتومانە. بەڵێ مامەیارە شوێنێکی تایبەتی شاری سلێمانیە کە گۆڕی پیرەمێردی نەمریش لێرەیە. من ساڵانەوەکو خۆم بەشداریم کردووە سەر لە بەیانەکەی هاتوون بەجلی کوردیەوە بۆ سەرگۆڕی پیرەمێرد. دوای ئەوە مەشخەڵەکە ئەکرێتەوە ئاگرەکە ئەکرێتەوە و ئەمڕۆژ لە جگە لێرە چەند شوێنێکی تری سلێمانی چالاکی تایە کە ئەمە مای خۆشحاڵیە بەم کەش و هەوایش ئاوە خەڵک بەشدار بێ مای خۆشحاڵیە. تا چەند پێ دوایە نەتەوەی کورد ساڵنامەی کوردی خۆی بەکار بهێنێت و چی دیکە ساڵنامەی زایینی و نەتەوەکانی دیکە بەکار نێنێت تۆ چی دێ لە سەرەمە؟ بەڵێ لە ڕاستیە منوەکو کارمەندێکی وەزارەتێک خۆشببختانە لە کتابەکانە لە ئەوراقەکانە ناوی هاتووە ناوی مانگە کوردیەکانە هێنرێت بەڵام زینیەکە دەست پێکە ینی لە پێشترە. هیوادارم ئەم قسەی تۆ ببەوەی کە ئیتر چیتر ساڵی زیانی بەکارنێنێ و کوردێکە بەکار بێت.